دیارە زۆرێک لە هاوڵاتیان لە نێو ماڵ و لە شوێنی کار و لە نێو باخچە و لە شوێنە گشتەکاندا حەز و خولیای بەخێوکردنی باڵندە جوانکاریەکانێنەوە باڵندانی کە وەکەم باڵندەی سەردەستی من کە باڵندەیەکە لە نێو ماڵدا بەخێو دەکرێت هەم ماڵی دەکرێت و هەم دەتوانرێت وێنایەکی جوان بە ماڵەکە بەخشەوە وەک هاوڕێکیش بەردەوام لەگەڵ تابێ بەتایبەت بۆ منداڵان کە دەتوانن لە باتی بەکارێنانی کۆمەڵێک بابەتی دیکەی تەکنەلۆژی خۆیان سەرقاڵی بەخێوکردنی و جۆرە باڵندە ماڵیانە بکەن و ئەم باڵندانە چەندین جۆریانی و چەندین تایبەتمەندی جیاوازیانی ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین سەبارەت بە تەمەنی ئەم باڵندانەوە چۆنێتی بەخێوکردنەوە ماڵیکردنی ئەم باڵندانەوە جۆر و ئەو تایپانی کە هەیە لە سەرانسەری جیهاندا تا چەند لە هەرێمی کوردستاندا جۆرەکانی بە شێوەیەکی گشتی هەیە و هاوڵاتیان تا چەند خولیای بەخێوکردنی ئەم جۆرە باڵندانە دەکەن دیارە هەر ئەمە نیە ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک باڵندەی دیکەی سەرنجڕاکەشمان بۆ ناونێتە ناو ستۆدیۆی بەیانیت باش کوردستان لەگەڵ هاوکاران هەوڵین لەگەڵ میوانە کەشمانە بەشێک لەو باڵندانەتان پێش ناکەن و تایبەتمەندیەکانی باسکەین ئەمڕۆ گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم بە میوانداری بەڕێز سۆران جەمال شارەزا لە بەخێوکردنی باڵندەکان بەیانیە لەگەڵمانە کاک سۆران بەیانیت باش. کاک سۆران بەخێر بێ. سپاس کەم بەیانیم شتە جوانانت بۆ ئێمەێناوە ستۆدیۆکەت زیاتر ڕەنگاوڕەنگ کردیم ئەمێ باسێک لەو جۆرە باڵندانە بکەم کە ئێستا لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی باڵندەی زینەوەی کە پێ دەوترێت باڵندەی جوانکاری و وەگەمانە ماڵی دەبن ئەمانە چه جۆریان زیاتر لە هەرێمی کوردستانەوە کە شۆهای هەرێمی کوردستان تا چەند گونجاو بۆ بەخێوکردنی ئەم جۆران لە هەرێمی کوردستان دەن و قەوسەکان بە گشتی زۆربەی هەیە منمونێسەوەی کە لای جەنابتە ئەوە غەندورە کاکرێ بە دوو بەشەوەیشان ڕۆزی پێڵێن ئەمیشان پێوترێ فیشەر کۆکتێل هەیە کە زۆرە خەڵک بەرهەمی خۆمان زۆرە بە هەمان شێوە غەندور بە هەردوو شێوەکەیەوە تەیرەحب کە پێوترێ بادجی بە هەموو جۆرەکانیەوە کە بڵین جۆری بچووک و مامناوەندی و گەورەی هەیە کە پێوترێ نۆرماڵ و نیوە و پێوترێ ئینگلیزی ئەوانی چەند جۆریشکانێک کە لە کوردستان هەمووی هەیە و کەناری و باڵندەی بڵین جوانی تر باڵندەی چێوی زۆرمانەیە زێبرامانەیە تووتی و پەپەگایمانەیە بە چەند جۆرێکەوە بە ئامازۆن و بە کۆکاتۆ و بەڕاستی خەڵکی کوردستان زۆر بە تایبەتمەندێتی لە هەموو ناوچەکە کە با بڵین ئەتانت لەسەر ئاستی وەتانی عەرەبیشە لە کوردستان خەڵک لە دێر زەمانەوە ئارەزوویەکی زۆریانەیە خۆشەویستێکی زۆریانەیە بەرامبەر باڵندە بە تایبەتی باڵندەی ماڵی لە کوردستان. باشە کاک سۆران دیارە تەڵی ئەو باڵندانەی کە لە هەرێمی کوردستاندا بەخێو دەکرێن بۆ شێوازێکی جوانکاری و لە ماڵا ڕادەگیرێت ڕەنگە هەمویانی هەرێمی کوردستان نەبن زیاترەوەی کە لە دەرەوە دێنرێت لەکوێ دەهێنرێت ئەتوان بڵێم هەمووی هەرێمی بڵین لە دەرەوەی کوردستانەوە هاتووە بەڵێ لە دەرەوە هاتوو لێرە زیاکراون بەرهەمیان پیراوە و زیایان کردووە ئەجنا خۆمان ئێمە بەگشتی بەرهەممان زۆر کەمە بڵێن ئەمانە زۆربیان لە ئوسترالیا و لە ئەمازۆن و لەوانە ئەژین هاینراون بۆ ئێرە و ئێمە توانیمانە لێرە جۆرێکمانەیە کە خۆمان بێت هی خۆمان زیاتر ئێمە باڵندەی چێویمان هەیە لای خۆمان وەکو بووکە سوورە و زەردی وەلی و کۆمەڵی باڵندەی زۆرمانەیە لە سروشتا کە بەداخەوە ئەوش زۆربیان بەرەو کەمی ئەڕۆن کە نەتوانراوە لە ناو قەفەزە ئەوانە بەرهەم بێن بەڵام ئەوەی کە هەیە بەگشتی لە دەرەوە هاتووە لە ئەوروپاشە لە ئوسترالیا و ئەوانە هاتووە و پەرەی پێێنراوە گەێنراوەتە ئەو هەموو ڕەنگ و جوێرەی ئێسایی بینی. باشە کاک سۆران بەباستێک لە تایبەتمەندی بەشێک لەو باڵندانە بکەین سەمەی دەستی جەنابەت تایبەتمەندیەکەی چییەوە شێوازی بەخێوکردنەکەی چۆنە؟ بڵێ ئەمە پێوترێ باڵندەی کۆکتێل خۆی ڕەنگە بڵین سروشتەکەی ڕێنیشی ڕەساسی کاڵەوەکو ئەم ڕەنگەیە بڵین ئەمە بەڵەکە بەڵام وکو ئەم ڕەنگەیە و گوپیان سوورە ئەم کلااوەشیان خۆیان هەر کلااویان زۆر جوانە ئەم کلااویان هەیە ئەمە قژی بۆ دایانە بڵێ ئەمە کە با بڵین ئەگەر بە زەوق بێت و جەوەکەی بەدڵ بێت کلااوەکەی کاتەوە کلااوەکەی گەورەترە بێت ئەمە کۆکتێل لە کوردستان زۆر بەرهەمی لێ گیراوە و ئێستا ئەمانی کەی بین هەمووی بەرهەمی کوردستان ئەوی لای جەنابشتەوە ڕەنگیرە بەرهەمی کوردستانە ئەمانە خواردنی خۆیانەیە تێکەڵی خۆیانەیە تایبەت کە لە چەند جۆرێک زیاد لە حەبە بۆ 19 جۆر تۆ خۆن بەڵام لەگەڵیشیا هەموو جۆرە میوەکانە خۆن هەموو جۆرە سەوزەکانە خۆن
کەوک و پێویست بۆ تەواوکردنی تێکەڵەکەی کەی ئەیتێ و ئەتوانێت بیخوا و سوودی دێبی باشە سامەیانی سەر پیشانی من وتت غەندورەوانە ئەی تابەت مەدەم غەندورە چییە چۆن بەخێوە کرێمیژایی هیچ جیاوازێکی لەگەڵم کۆکتێلە یاخود لەگە باڵندەکانی ترە هیچ جیاوازێکیان نییە هەمووی پێویستیان بێ کەشوهەوا هەیە ئەویش کەشوهەوایە چۆنی ڕابێنی ئەو ڕایەت چکە سروشتی باڵندەمە لە وەختی خۆشی خوێنومانە لە ئامادەیە وا دروست بووە بە ڕۆژ وزە وەرەگرێت بە شەو کاتێک ئەنوێ پلەی گەرمای لەشی جێگر ئەبێت لەبەرەوە تەمان ئەمە بە قۆناغ پیا ئەڕوا بە قۆناغەکانی ژیانیا کە چوار قۆناغە ئەویش کە بەهار و هاوین و پاییز و زستانە بەپی ئەو قۆناغا لەژێر پێست یا چاوریەگەیە ئەو ڕێژەیە ئەو پلەی گەرمیە ڕائەگرێت بەڵام کێشەکە لەوایە لای ئێمە یاخود بەگشتی بە خێوکەر کاتێک کە پەناباتە بەرز فێنکەرەوە لە هاوینا و گەرمکەرەوە لە زستانە ئەمە تۆزێک ئەبێتە کێشە بەرگری کەمە بێتەوە زوو نەخۆش ئەکەوێت یا بە گۆڕینێکی ئاوها بە تایبەتی کە لە کوردستان کارەباجێک گیر نییە کێشە دروستە بێ بۆ بەخێوکەرەکە بەڵام بەگشتی خواردنیان هەموو بە یەک شێوەیە لە سەوزە و میوەکانە زائیدن بەس جیاوازەکەی لەوایە هەر یەک جۆرە تێکەڵەیەکیانێ بەڵام غەندور و کۆکتێل یەک تێکەڵان باشە بەس لەوە کرد کە شۆوای ناوماڵ زۆر گرنگە بۆ چۆنێکی بەخێوکردنی جۆرە باڵندانە بەڵام ئەزانین لە ئێستادا پلەکانی گەرمە لە هەرمی کوردستان زۆر بەرزە ئەند ڕەنگاگەرێکێک باڵندەیەکی ئاوا ماڵی هەبێ بە ڕۆژ حەز نەکا لە حەوشە دایبنیا خودوکو بەزەیەکی پێبێت و بێنێتە ژوورۆ بەر سپلێ دێ بەروم بەردێ ئێواران بیباتە دەرەوە تا ئەمە خراپەم گۆڕی کەشە ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکان کە نابێت ئەوەی باڵندەی ماڵی بەخێوە کات ئەو غەڵەتە بکات بۆچی چکە ئەم باڵندەیە بە کەش و هەوای ئەو ماڵەوەکو مرۆڤەکان چۆن کە ئەگە تەحملی ئەو گەرما و سەرمایی ژوورەوە بکەن ئەویش بە ئەتیادی تەحملی ئەو گەرما و سەرمایەکات بەڵام کاتی ئیخینە بەر هەوای ڕاستەوە خۆ وەکو هەوای سپلیت بێت یاخود هەوای مبەری دەبێت ئەمە تووشی نەخۆشیەکە و تووشی سەرمای ئەبێت و ئەگەرێکێکی شارەزانە بێت ئەو سەرمایەگە سوفریایی نەکەوێت ئەبێ بە کێشە بووی بەڵام لەو حاڵەتانە ئەگەر هەچ کەسێک هەستی کرد باڵندەکەی لە بەم ئاوا گۆرچەیە بە تایبەتیش هەوا گۆرچێ لە پلەی گەرمای بەرزەوە بۆ نزم کە لە دەپ لە زیاتر بێت بە بەردەوامی توولەکە کاتولەکیش ئەوەیە کە ساڵانە باڵندە یەک جار پەڕەکەی ئەگۆڕێت بڵێن ئەو پەڕەکۆنە فڕێیا و لە جێی پەڕی تازەیەتەوە ئەو پەڕەش یەک جارە بەڵام تۆ کە ئەمە ئەەکەی وای لەکەم باڵندەیە کە قورستترین و بڵین ناسکترین قۆناغە لە ژیانی باڵندەکات تۆ ئەو کاتە لە باتی جارێت دوو جار بۆ قۆناغەیە بەی کا بێتەوە کارەوەی بەرگری کەم بێتەوە و بەرگەی زۆر نەخۆشی نەگرێت باشە کاک سۆران هەموو کەس دەتوانێت لە ماڵێکی خۆیدا ئەم جۆرە باڵندانە ڕابگرێت یا خۆتە بە کەسێک بێت شارەزاییە بێت یان کەسێک دێتە لای تۆ باڵندێکی لەو شێوەیە دەکرێت کەسانی وەکو ئێوە ڕێنمایی پێێتن بەڵێ خۆی هەموو کاتێک وا باشتێکە کە تۆ مەسەڵێن بۆ ماڵ غەسالەیەگە کڕی پێشەوە چیتە لای خاوەنەکەی تێدەگەێنێ ئەمەوە یاخود کەتەلۆکیی دەگەڵایە تۆ لەسەر کەتەلۆگەکە ئیشی پیەکەی ناکرێت تۆ لە خۆتەوە بیکەی بە کارەبا و ئیشی پێ بکەی ئەمی ژەروایە پێشوەقت بە تاکیدی ئەوەی کە ئێوێ باڵندەیە ڕاگرێت یا هەر جۆرە گیاندارە بێ ئەبێ پێشوەقت زانیاری وەرگرێت ئەبێ بزانێ خواردنی چییە کەشوو ئەواکەی کەکیا ئەژی چییە ئەو قەفەزەی کەی کاتە ناوی چۆنیە چ کاتێک بنوێت چ کاتێک ئیسراحەت کات ئەمانە بێمووی پرسیارکە کە شتێکی زۆ قورس نییە بەڵام ئەوی کە گرنگە ئەو کەسی کە بێچوو ئەکرێت چکە دووشتی جیاوازە ئێستا ئەویان دانەخۆرە بووە ئەمایان هەرچۆنی بیبێ ئاسانترێکە بەڵام بۆ بێچووشی ئاوا کە هێشتا دانەخۆرە نەبووە کە ئەبێ بە سریلاکی تایبەتی هەی خۆی هەیە بیتێ ئەوان ئەبێ شارەزایی هەبێ و ئەبێ لێشی بزانێ ئەژنا چکە ئەم لای گەدەیەتی ئەو لاشیان بۆری هەناسەیەتی کە ئەتوانین بڵین بەس ملیم فەرقی جیاوازی هەیە بە هەڵا بەس تۆزێ لە خواردنەکە بچێتە بۆری هەناسەوەی باش کاک سۆران باسی خواردن کرد هەمویان یەک جۆر خواردنە یاخود بە پێی شێوازەکان خواردنەکانیش دەگۆڕێ خۆ بە پێی قۆناغەکانی تەمەنیان بەڵێ ئێمە باسی غەندور و کۆکتێلمان کرد ئەتوانین بڵین بە نزیکی خواردنەکانیان یەکە بە نزیکی بەڵام ێستا بادجی ینی تێرە حوکەیەمە پێڵین تێرە حوک لەگەڵەوەی کە لە جۆری ئەمانیشانی دەن و قوسی پێوترێ ئەمیان بچووکتێکە تەڵان با دڵیژنەکە بڵێ من ئەوان بڵێ بادجی خواتێکەڵی جیاوازە ئەو زیاتر هەرز نەخوات لەگەڵ کەتانا و شەوەفانیش ئەتوانێت بە ڕێژێکی کەم خوات ئەگە بەرزێکی تو ئەفکات سۆران بۆی لەگە قسەکان تا برادرام توانەکانی شوگازنەوە
کۆئین تووتی بە پێچەوانەوە تووتی تۆی گەورەترە خوارد لەبەرەوەی دەنوچی بەێسترا گوڵاو ڕۆژە و بەڵێ ینی بەپی دەنوچی تێکەڵەکانیان ئەگۆڕێت لەبەرەوەی غەندور و کۆکتێل لەگەڵ بڵین کە هەردوو زۆرەکەی لەگەڵ ئەتوانین بڵین ڕۆزێلاژ هەیە با بڵین دوڕە هەیە ئەمانە تۆزێ لەیەکەوە نزیکن خواردنەکانیان بۆ یەک ئەگونجێت بەڵام بۆ نمونە لەبەرەوەی دوڕە گەورەترێکە یاخۆت شاتوتی پێڵن ئەوش لەوان گەورەتێکە ئەبێت تێکەڵەکەی نزیک بێت لە تووتی ئەو جیاوازیە هەیە بەڵام کەناری بۆ نمونە بە هەموو جۆرەکانیەوە تێکەڵەکەی جیاوازە زێبرا تێکەڵی جیاوازە بەڵام موک و میوە هەمویان یەک جۆر میوە ئەتوانی بە هەموو شێوەیەک میوان بیتێ زۆر کەس دەڵێت تەماتە باش نییە بۆ زۆربەی باڵندەکان بەڵام تا چەند زانستی من بەش حاڵی خۆم نازانم نە ئەتوان بڵێم وان ئەتوان بڵێم وانە باشە کاک زۆران یانی ئەوەی کە بینیمانە هەندێکات دوو جۆر لەم باڵندەی زینانە ئەدرێ لێک یانی دوو جۆری جیاواز وەسە بۆ نمونە غەندورەوە کۆکتێلە بدرێ لێک تایپێکی تری لێ دروستەکرێ یاخود هێلکێمە برێ بۆ ئەو هێلکێمەرێ بۆ تاکو لەسەری کڕپێ ئەمە چۆنە ئەم شتاکرێ لە کوردستان بەڵێ تۆ کاتێ باسی دوودانە بەسەمین ئەمە بڵین ئەم فیشەرمانەیە وتمان لەگەڵ ڕۆزە لەگەڵ ڕۆز ئەمان دوو جۆری زۆر جیاوازن کاتی ئەم دوانە بە یەکەوە جووت ئەەکەیت بڵین کە نێرومی ئەخەیتە لای یەک هێلکە هەڵیەت بەڵام بێچەکانیان نەزۆک دەرەچێت یعنی ئێمە کە ئەڵین نەزۆک دایمەمە بە ڕێژە قسە ئەکەین ئێمە ئەتوانین کە ئەڵین کە لە تۆ لە 150 نەزۆک بوو پێی ئەو تێمە ڕێژەیەکی لە باڵندا لە 100 وەحسێبەکەی چکە تۆ لە 150 تۆ مجازەفە بە ژیانی ئەو بێچوانەوە پێسە بووکە سوورە و کەناریش بە هەمان شێوەیە لە 100 یلکە 5 یلکەی تەڵکە ئەندە 100 یلکە لەوانەیە 5 جانی بێچوو ئەمانیش زیاتر کە جووتیانەکەی بێچەکانیان نەزۆک دێرەچێت چکە جیناتیان بەیەکەوە ناگونجێ بۆ ئەوەی زاوزێ بکەن بەڵام غەندور و کۆکتێل بڕوا ناکەم بەی شێوەیە بۆی بگونجێن کە ئەمە جیاوازە بەڵام گواستنەوەی هێلکە تۆ مەسەن جووتێ غەندورە هەیە لەگەڵ جووتێک کۆکتێلە سیرەکەی لەو کاتە یەکێکیان لە دەست ئەی بە هەچوەیەکەوە بێن نەخۆشەکەوێ ناتوانێت لە سەری بکەوێ یا هەنێ باڵندە هەیە هێلکەکانی بەجێڵێ لە بەرهۆکاری زۆرە ئەو کاتە زۆر کەس پەنابات بێچەکانی بخاتە ژێر بڵین جۆرەکەی کە تەمەنەگەر بچووکتر بێت کێشەی بۆ دروستە بێ بەڵام لە سەرەتا زۆر کێشە نابێت تا هەفتەیە لەوانەیە بتوانێت دوایەوە بێ بە خێوکەرە خۆی دەرێنەوە بەدەست نەکەی باشە کاک سۆران پێما شتێکت پێەیە ئەم بۆ تەمەنیانە هەم بۆ پێدانی خۆراکەکان ئەگە بتوانین لەسەرەوە زیاتر زانیاریمان بیتێ ئەم تەبەن ئەم دوو دەرزیە مێناوە دوو بڵین قەباری جیاوازە با بڵین تیرەی ناوەی جیاوازە ئەمەیان زیاتر بۆ باڵندەی گەورەترێ بێ لە کۆکتێل یا بۆ دوڕە و بۆ تەنانەت بۆ تووتیش ئەبێت ئەم گەورەترێکە ئەمیان بچووکترێکە ئەمیان بۆ مەسەملین بۆ فیشەرە بێت بۆ غەندور ئەبێت بۆ کەناری ئەبێت بۆ زێبرا ئەبێت بۆ بچووکران لەمەش بچووکتر هەیە زۆر بچووکتر بەڵام ئەوەی کە عملی بێ زیاتر ئەم دوو جۆران زۆر گونجاوە بە جیاواز بڵین دوو قەباری ئەمە کە خوارد سریلاکی خۆیانەیە بۆ یەگریتەوە سریلاکە ڕائکێشیت ئەو کاتە ئەی تێمە سەمرین تۆ بێچۆکە دوو ڕێگە هەیە ئەتوانین بڵین سێ ڕێگەش هەیە هەنێک کەسێ ئەتوانێت بەس ئەمەیان تۆزێ ئەتوانی بەس بە سرنجەکەی خۆی بیتێ سەمی ئیگری بەدەستەوە دەمەکاتەوە ئەگەر ببینرێت خۆی دەمەکاتەوە سوک دەستی پیانەیت و وەری ئەگری بەڵام ئەمەیان کێشەیەکی یەتە خوارەوە بە دەمیا بە بەردەوامە بێ کلێنکسێک یا پەڕۆیەکە پێی بێ بۆی بسڕیت یاخود هەم بە هەر بە سرنجەکەی پێوەکەیت سرنجەکەی پێوەکەیت و ئەیەتی هەردەم ئەکاتەوە ئەو کاتەش تۆزێک ئەبیتە ناو دەمێەوە دەستی پیانەی یاخود ئەم سرنجەکە خۆی دروستکراوە بۆ دروستکراوە ئەتوانی بڵین سرنجەکە بیبیتە ناوە دروستکراوە بە هیچ شێوەیە زەرر بە بۆری هەناسی بڵین گەدەی نایە ئەتوانی تا ناوەی تا بیبیتە ناوە بە مەرجێک تۆ کە پەنجە وا دانی کە برتە ناوە هەز بەوە بکەی کە ئەم دەرزیە لێرە بەر پەنجە و بکەوێت کە چۆتە ناو گەدەیەوە چکە کووتمان زۆر حساسە وەگەر بچێتە ئەو لاچێتە بۆرەی هەناسەیەوە لە ماوەی ئەتوان بڵێن 10 سانیایی کوژێت ئەکێت ناوەیتە وردەوردەیتێ بەڵام باشترین ڕێگە بتوانرێ بە خێوکەر بیاتێ ڕێگەی سرنجەکەی سوک بکا بەدەمی و ئەمە لە چ تەمەنێکا پێویستی ئەمە پێسەم ئەمە پێویستی پێێتی ئەمیش پێویستی پێێتی ئەمیش لەوانێت تا هەفتەیە 10 ڕۆژی کەش پێویستی بێت
چکەمانە هەمویان بێت کاک سۆران ئەو تەمەنیان چەنە؟ ئەمان لەوان خۆی لە 21 ڕۆژی و بێت توانین دەربێنی بۆی ماڵیتەی ئەمە 21 ڕۆژی تێپەڕانوە ئەمانیش هەفتەیەک بڵین ئەم لەوانەیە هەفتەیەک لەو گەورەتر بیا هەفتەیە 8 ڕۆژ چکە ئەوەی کە منێڵم لە 100 نییە تا بزانم ئەمیان لەوان گەورەترێکە لەو دوانێکە لەوی کەش گەورەترێکە ئەم لەوی کەشیان گەورەتێکە ئەم لەوانەیە مانگێک و 35 ڕۆژ بێت تقریبن ئەمان ئیتر ئەمان لەوایە خۆی هەنێ یەک خاڵی زۆر گرنگەیە ئەوەی کە بێچووی وا ئەکڕێت ئەبێت سەرەتا لە کارتۆنێکا داینیا لە شتێک بووی نیەتە دەرەوە چکە ئەم بێچوانەیە کە لەگە کەوتە ئەوەی بفڕێت هەوڵی فڕینیە کەمتر هۆگری ئەوە بێت کە بڵێ کە لەناو ئێوە بوو داوای خواردنی کردیاتی وردە دەتوانین بکە خواردنەکەدا سەری خوێنی یا پێش خواردنەکە ناوێکی لێبنی بە گشتی خەڵک پێڵێ کوکو نای کوکوی لێنێت ئەو وای لێت کە جوێی لێ بوو یا فیکەیەکی بۆ لێ کە جوێی لێ بوو ئەوە زانێت تۆ خواردنی تێ بەڵام وکوتمان پێشەوە بێ فیکەکە لێبەی یا ناوەکەی بڵێ دوایەوە چی خواردنەکەی بێتێ ئەم وەری ئەگرێت ئەزانێت کە ئەمە خواردنەوەی هەیە بەرامبەر و قسانی کە تۆ لەگەڵ بەڵێ بەڵێ چۆن ناوی هێنیت یەک پرسیارەیە کاک سۆرانیان زۆر کەس گرفتی چۆنێتی ماڵی کردنی باڵندانیان سەسان باڵندەی کە لەسەر شانی منە ڕەنگەمە تەمەنێکی هەبێ لەو مینە دەرچوو بێت کە تۆ خواردنی بێت لانی خۆی خواردن خوا ئەمە چۆن ڕائێنی لەو کاتە چۆن ئەتوانی ماڵی بکەیت ئەویان زۆر زەحمەتە ئەوە خۆی برسی ئەکرێت بە کوردەکەی بێت تەعزیبی بیت یا عقوبەی بیت بۆ ئەوەی چی بێت بۆ ئەوی وای لێ بێت مەجبور بێت داوای خواردنی لێ بکە بەڵام پرسیارەکە لەوایە ئایا یەک داوای خواردن کات چکە زۆر تایەتی داوای ناکە ینی نایەت ینی چەند بێت خۆی نایە بەدەستەوە کە خواردنی لێ وەربگرێت لەبەرەوە هەنێکیان خۆی ئەیا بەدەستەوە وردە لەگەڵ یان ڕایە بەڵام زۆر زەحمەتە وکو ئەمەی لێبێت کە تۆ لە بێچوتووە ڕاوگرتووە ئێستا ئەمە بەی شێوێ دەنوک ناگرێت هەر چۆنی لەگەڵ یا خەریک بیت دەنوک ناگرێت یا مەسەڵەن تەمەنی چەندەوەن ئەمە لە 2 مانگ بۆ 3 مانگ بێت باشە بە شێوەیەکی گشتی چەند ئەژین من لە 100 ئەم زانیاریانە متەکیدین بەڵام ئەوەی بیزانم کۆکتێل 15 ساڵ ئەژی ئەمیش هەر لەو دەورا شتێکم تر زیاتر بەڵام بە تەکیدیم بۆ ئەمان نازانم چکە من خۆم بەخێوکەری ئەم جۆرەنی وکو بەخێوکەر بڵین دەرباری خواردن دەرباری نەخۆشیەکان زۆر شتێکەیە ئەیزان بەڵام وکو بەخێوکەر ئەو خشتیان چێکە ئەمان ئەڵقەیە ئەمە لە ساڵی 2013 من کاتومەتەوە کوردستان ئەگەر ڕووی بکەیتە کامێرەکەی تەنیش ئەمە ئەڵقەی قاچیانە بە پێی ساڵەکان ئەگۆڕێت بۆی بناسرێتەوە بۆ نمونە ساڵی 2019 ڕەش بووە ساڵی 2010 سوور بووە ساڵی 2017 شین بووە ساڵی 2014 پرتەقاڵی بووە ساڵی 2015 16 بڵین بۆ 15 مۆر بووە 14 سەوز بووە ئەمە هەموو 6 ساڵ جارێک ڕەنگەکان چکە ئەوان حسابی ئەوان کردو ئەم باڵندە بچووکانی کە ئەمە قانەیە کرێتە قاچ بۆ 6 ساڵە ینی تایەتی تا 6 ساڵیش ئەتوانێت بچێتە پێش بڕچەکانەوە لەم هەموو 6 ساڵ جارێک ڕەنگەکان هەم دیسان دووبارە بێتەوە دەست پێکاتەوە مەوکو شناسنامە وایە بۆ نمونێسەمە لەسەری نووساوە کۆمەڵی بەخێوکەرانی باڵندە لە کوردستان ساڵی 2019 شاری سلێمانی ژمارەی باڵندەکە کە ژمارە چەنە کە بەخێوکە لای بەڵێ سەر بڵین سەر بە سلێمانیە و بڵین تیرەی ئەڵلقەکەشی لەسەر نووساوە بۆی بەخێوکەرەکە بۆ داهاتووە ئەوەی کە ئیکرێت بزانێگەر بێچووی هەبوو چ ئەڵلقەیە بکاتە قاچ. باشە کاک سۆران زۆر کەس حەزی لە بەخێوکردنی ئەم جۆرە باڵندانە بەڵام بیانووی ئەوان هێڵێمە کاتێکی کڕین دوای ماوەیەک لای خۆمانەمرێت هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە شارەزاینە لە بەخێوکردنیە یاخۆت ئەوەی کە بەجەوی شوێنەکە ڕاناتوە بابەتەکە چی؟ بە ئەوە پەیوەندی بە زۆر شتەوەی پەیوەندی و کووتمان بۆ هەیە کە بەڵێ ئاڵوگۆڕی کەشوهەوا یەکێک لە ئەندامی خێزانەکە نازانێت چی خاتە بەر سپلید یا موبەریدای خاتە بەر زۆپاکە و دوایی لایە باتەوە هەر مرۆڤیش بامان شێوێت تۆ لە بەر زۆپاکە دانیش و یەکسەر ئارە بکەیتەوە بەزتانە بچیتە دەرەوە بە تاکیدی سەرماتە بێت یا زۆربەی مرۆڤەکانیش یاخود پێدانی هەنێ خۆراک کە ئەوەی کە یاتێ نازانێ بەسەر چووە یا کۆن بووە ئەمە کە ڕوو هەڵێنێت چکە هەموو تۆیەک ساڵێک ئەتوانێت بیرێ بە باڵندە تەنانەت بۆ مرۆڤیش هەر ساڵێکە کە ئەتوانێت تا ساڵێک بەکاری بێنێت دوای ئەوە با بڵین بەهای خۆراکەکەی نامێنێت لەوانەیە لە ناو کەڕووکە ئەبێت هۆکاری لە ناوە تووشی نەخۆشیەکە و بەخێوکەرەکەش نایزانێ و هۆکاری کەژێ لە ماڵاز هەنێ جار هەنێشتە خوا
ئەبێتەوەی کە بۆ نمونە ڕۆک هەیە لە ماڵا کە باڵندە بۆی نییە بیخوا و کوزار وایە ئەیخوا هەنێ جارەژەوە بێ بەسەبەب هەنێ جار ئیهمالکردنیەتی لەلایەنی ئاوەکەیەوە ئاوی بەلوعی ئااتێ ئاوی تەنکی سەربانی هاتێ کە ئێمە هەمومانەزانین ئاوی تەنکی سەربان قەوزەی هەیە ئەم قەوزەیە ئێمە کە ئین بۆ باڵندێت کاریەگەریگە سەر ناوە تووشی بەکتریایەکە شەخۆر هەیە تووشیە بێت یاخود ئاوی بەلوعینێ کە کلۆری زۆرە کلۆریش بامان شێوە زۆر مەترسیدارە بۆ باڵندە چکە کلۆر بۆ مرۆڤ مەترسیدارە جا بۆ باڵندەیە کە جگەری بەقەدەر چکۆلەتێکە لە دەنکەنۆچێک لەبەرەوە وا باش شتێکە دایمە ئەوەی کە باڵندەی شێوی ڕاگرێ و باڵندەش کە بۆ بەرهەم ڕایەگرێت ئاوی بۆ بکڵێنێت شەو داینە تا سار دەبێتەوە بە بەردەوام تاوە ئاوە تەواوی ئەوەی باتێ دوای ئەوە کە پێشەوەی تاوابجارێکە بیکڵێنێتەوە ئەوە لە هەموو شتێ باشتێکە یاخود ئەگەر ئاوی دەبە هەبێ سیقەی پێکامو خۆمان ئێمە هەمومان ئاوی دەبەکەی نێ بە بەردەوامی ئاوی بەلوعی بە هیچ شێوەیە ناینێ. باشە کاک سۆران وەکو دوا ڕێنمایت بۆ بەخێوکەرانی باڵندە بە شێوەیەکی گشتیوە ئەگەر قسەیەک هەبێ مەتاسە نەماتوانێت لەم بەرنامە باس بکەین فەرموو. ئەوەی کە گرنگە ئێمە بابەتەکەمان لەسەر باڵندەی ماڵیە باڵندەی ماڵی زۆر گرنگە بۆ خێزان بە تایبەتی بۆ مناڵ پێویستی بە لە ناو بابڵین خێزانە پێویستی بە هاوڕێ هەیە بە تایبەتی مناڵێک کە هاوڕێی کەمە یاخود پێویستی بەوەیە کەسێک هەیە کە یاری لەگەڵا بکە هەست بۆ بکە هەست بە بەرپرسیارەتی بکات تەنانەت لێکۆڵینەوە سەلمانوێتی بەخێوکردنی باڵندە تەنانەت گیانلەبەری کەژووک و ئاژەڵ لە ماڵە ئەبێتەوە کاری کە مناڵ لە داهاتووە بەرگری زیاتر بێ بەر حساسیت چکە لەشی مناڵ ئەو ئەوانی کە بەرگریەکن خڕۆکی سوورە یاسپیە بدژی ئەو دروست دەکات تکامە وایە لەو خێزانانەی کە مناڵیان هەیە بەرگری نەکەن لەوەی کە مناڵیان حەزیان لە باڵندەیەکەوە تو هاوڕێکی بوویتە ماڵەکەەوە هەم فێری بەرپرسیارەتی ئەبێ وای لێ بکەن لەگەڵ یا خەریک بێ ئەتوانێت و هاوڕێ قسەی لەگەڵا بکات ببێ بە هاوڕێکی لە ماڵەکە و ئەبێ دایک و باوکیش یارمەتی بن بە هەموو شوێن چکە ئەمە لە هەموو ئەوروپا بەو شێوەیە بووە هەر مناڵ لە مناڵیەوە ئەگەر داوای جاندار بێ یاخود باڵندە بێ بۆین بۆی زیاتر هەم تێش بگەن کە ئەم باڵندەیەش هەستی هەیە ئەم باڵندەیە بەشێکە لەم گۆی زەوی کە ئێمە لەم ژنگەی کە تیاژین بۆی بتوانێت ئەویش لە دەرەوە لەوە تێبگات کە باڵندەیەکی چێوی خۆش بێت چکە ئەویش وەکو هەچ جانەبەرێکیکە لەسەرم زەویە مافی ئەوەی هەیە کە بژین. زۆر سپاس بۆ بەڕێز سۆران جەمال شارەزا لە بەخێوکردنی باڵندە سپاس کامبانی میوان